ڕۆژنامەی تایمزی بەریتانی راپۆرتێکی لەبارەی خراپی دۆخی ئەمریکا لەبارەی بێزاری جەماوەر و مەترسی دارەی بایدن لە جەنگی ئۆکرانیا بڵاو کردووەتەوە و ئاماژە دەکات کە ئابووری لەرزۆک و نزیکی هەڵبژارنەکانی کۆنگرێز لەگەڵ زیادبوونی ئاڵۆزیەکان لەگەڵ چین وای لە ئەمریکا کردووە هاوکاریەکانی بۆ جەنگی ئۆکرانیا کەم بکاتەوە. لە وتارەکەدا کە لەلایەن ڕۆژنامەنووس جێرارد بێکەرەوە بڵاو کراوەتەوە تێیدا ئەوەی ڕوون کردووەتەوە کە خاڵی بەهێز و توانای سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین لە شەڕی ئۆکرانیا بریتیە لە سوود وەرگرتن لە شەکەتی و بێئارامی و ماندووبوون و بێباکی نێارەکانی. ئاماژە بەوەش دەکات کە نایەکسانبوون لە خواستی سەرکەوتن و سنوورداربوونی هاوکاریە سەربازیەکانی ناتۆ بۆ ئەمریکا وا دەکات کە ئەنجامی ئەم جەنگە دڵخۆشکەر نەبێت. راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات کە وێنەکانی سەرەتای جەنگی ئۆکرانیا سەرنجی ئەمریکیەکان و ئەوروپیەکانی بە بەهێزی بەلای خۆیدا ڕادەکێشە بە جۆرێک پشتیوانی و گرنگی پێدانی یەکەمین بوو بەلای جەماوەری ڕۆژاواوە. بەڵام ئێستا دوای نزیکەی 6 مانگ لە دەرکەوتنی ئاماژەی زۆر لەبارەی شکستی جەنگ ئەو جۆش و خرۆشە نەما و هەندێک کات وتارە پڕ لە حەماس و جۆش و خرۆشیەکانی زیلینسکی بەلای جەماوەری هەندێک لە وڵاتانی ڕۆژئاواییەوە جێی گاڵتە جاڕیە. بە پێی راپۆرتەکە بای سیاسی لە واشنتۆن ڕووی لە گۆڕانکاریە. نیگەرانی سەرەکی بووەتەوەی کە ئابووری ئەمریکا بەرەو پاشەکشە و هەرەس دەچێت دوایەوەی لە 3 مانگی ڕابردوودا تا مانگی حوزەیران کەشوهەوای ئابووری بە خێرایی بەرەو قەیران ڕۆیشتووە بە جۆرێک هەڵاوسان گەیشتووە بە نزیکەی لە سەعات 10 و ئاستی بژێوی ئەمریکیەکان بە خێرایی ڕووی لە دابەزینە. بەو جۆرە تا دێت ژماری ئەو دەنگانەی بەرز دەبێتەوە کە پیان وایە نابێت ئەمریکا بەردەوام بێت لە خەرجکردنی توانای ئابووری خۆی بۆ شەڕێکی بەوەکالەت کە 5,000 میل لیانەوە دوورە. هاوکات لەلایەکی دیکەوە مەترسی پێکدادان و ململانی ڕاستەوخۆ لەگەڵ چین لە ئێستادا بۆ ئەمریکا بە تەواوی ڕووی لە هەڵکشانە. هەرچەندە سێشەمەی ڕابردوو جۆ بایدن بۆ یەکەم جار لەگەڵ شی جینپینگ سەرۆکی چین قسەی کرد بەڵام گرژەکانی نێوان هەردوو وڵات گەیشتووە بەلووتکە بە تایبەت لەبارەی زیادبوونی جوڵە سەربازیەکانی ئەمریکا لە هەردوو زەریای ئارام و زەریای هندی. پشتیوانیەکانی واشنتۆن بۆ تایوان وەگەری سەردانی نانسی بیلۆسی لەگەڵ شاندی کۆنگرێس بۆ تایوان هەروەها ئەمریکا بەڕوونیەوەی بە پەکین وتووە گەر چین هێرش بکاتە سەر تایوان ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لە نێوانیان ڕوودەدات. هەروەها هەڵبژاردنە نێوەکیەکانی کۆنگرێس ئاڵنگارێکی دیکەیە لە بەردەمیدارەی جۆ بایدن کە تەنها 3 مانگی ماوە و سەرجەم ئەو دۆسیانە بوونەتە بارگرانی لەسەر دیموکراتەکان و ئیدارەکەی جۆ بایدن. ئەمە جگەلەوەی ڕەوشی تەندروستی بایدن ئاریشەیەکی دیکەی دیموکراتەکانە و دیاریژنی ڕەوشە ناجێگیرەکەی تەندروستی سەرۆک بواری دەدات ئەم خولەی سەرۆکاتی ئەمریکا تاو بکات یاخود نا. Yesterday I spoke with both Senator Schumer and Manchin.